قدام عيزم برنامج پێشکردنی بەڵەمای کوردی ڕادیۆ هەزاری فێم دەرباری وەزع و ئالۆزیا لە باشووری کوردستان و لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەن بابەتێ دن ئەمی گوت و بێژێکی بە تێلەفۆنی لەگەڵ سیاسەت مەداری کورد بەرەی سەردار پشتەری بگرن کو ئەو ناژ لەندەن تەمەیە سەر خەتی تێلەفۆنێ مامۆستا سەردار پێشەکی سپاس بۆ کات و بەشداربوونیش ناتەن لەم گوت و بێژ لەگەڵ لەزگەی 2000 FM لە سیدنی ئوسترالیا وەکو ئەزانی ماوەیە کە قەیرانێکی سیاسی لە نێوان پارتیەکانی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوامە بە بیر و ڕایش نابتەن ئەو قەیران و لە کاتێکی وەکو ئێستا لە بەرجەوەندی کیە و چوونی ئەو قەیران بهێتە چارەسەرکردن. پێشەوە سڵاو لە تۆ هاوڕێکانی ڕادیۆکەت من سوپاسی ئێوە دەکەم بۆ پەیوەندیەکەتان بۆ بە پەرۆشیەکەتان بۆ خەڵکی کوردستان. کاکە مستەفای عەزیز لێرەدا ئێمە بۆ چوونێکی یەکجار جیاوازمان هەیە. ئێمە پێمان وایە بەرەی کوردستانی کە لە ساڵی 1992ەوە دەسەڵاتی بەسەر باشووری کوردستان داگرتووە و حکومڕانی دەکا بەرەی کوردستانی بە تێکڕات تاوانبارە لە حکومڕانیەکە لەو بارودۆخەی کە دروست بووە. اینجا ئەم حیزبانە یا ئەو کۆمەڵانە بەشێکیان کە 4-5 ساڵێک لە حکومدا دەبن دوایی دێنە دەرێ دەکەونە قسەکردن یا دەچنەوە ناوێ دێنە دەرێ دەکە بەلای منەوە ئەوانە هەموویان هەروەکو یەکن. هیچ کامێکیان ناتوانن چارەسەری ئەو بارودۆخە بکەن کە ئێستا لە باشووری کوردستان سەری هەڵداوە. ئێمە پێمان وایە دەبێ ئەوانە هەر هەموویان ئەوەی لە 92ەوە لەسەر کورسی دانیشتووە دەبێ هەر هەمووی بڕواتەوە ماڵی خۆی چینێکی تازە بێتەکایەوە و ئەو چینە تازەیە چینێکی بەویژدان بێت. بەڕاستی کاکە مستەفا بۆ نمونە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک ئەمە 20 ساڵە لەگەڵ ئەم دەسەڵاتەیە لەگەڵ ئەم حیزبەیە لە خواردن لە کوشتن لە بڕین لە دزی لە هەموو شتێک. ئێستا ئەمڕۆ بێتە دەرەوە بڵێ من ئۆپۆزیسیۆنم ناڕازیم لە دەسەڵات من ئەوە بە هیچ حساب ناکەم. ئەگەر ناڕازی چونکە بارودۆخەر ئێستا خراپ نییە لە 92ەوە خراپە تاوەکو ئێستا بۆ 10 ساڵ پێش ئێستا تۆ وازت نێنا بۆ 15 ساڵ پێش ئێستا وازت نێنا. من پێم وایە دەبێ ئەوانە هەر هەموویان بە تێکڕا لابسن. ئێرەیەکمان پێشکەش کرد ئەم پرۆژەیە گویان بۆ ڕانەگرتین گوتمان بۆ ماوەی 2 ساڵ تەواوی حیزبەکان لە دەسەڵاتدارەتی دوورکەونەوە. ئێمە دەوڵەتێکی بێلایانی نەتەوەیی دروست دەکەین لەم 2 ساڵەدا خەریکی هێنانەوە کایەی ڕەوڕەوەی کورداتی دەبین. ئێوەش خەریکی حیزباتی خۆتان بن دوور لە نزیک بوونەوە لە دەسەڵات و ئیشارەتکردن و پێمان بڵێن ئەوە بکەن و ئەوە بکەون و ئەوە بکەن. لەودا من بەش بە حاڵی خۆم دەتوانم باری ئابووری چاپ بکەم باری سیاسی چاپ بکەم بە مەرجێک ئەوان دوورکەونەوە لە دەسەڵاتەکە. بەڵێ باشم کاکە سەردار جنابتان بەحسی دەوڵەتی کوردی سەربخۆی کرد و جارێکی تر دەنگی بەرزبوونی کوردستانی سەربخۆتەیەکردن بەڵام هەنلایەنی سیاسی و هەن پارتیەکانی گەورە ئەونا لە دژ دەوڵەتی کوردی سەربخۆنە کەلکاتی خۆدا ئەونا یەکەم کەس بوو بەحسی کوردستانی سەربخۆی ئەکردن ئێستا لە دژ ئەلانکردنی دەوڵەتی کوردی سەربخۆیە کە ئەمە خەونی هەر کوردێکی ئایا سەبەب چییە؟ کاکە مستەفا لەبەرەوەی من دەستی کەم 25 دانە ساڵە بە ئاشکراوە بە نەترسی کار بۆ سەربەخۆیی کوردستانی گەورە دەکەم ئاگاداری هەموو شتێکم. هەڵبەتە ئەم حیزبە کوردستانیانەی کە هەن لە هەموو کوردستانی گەورە هەموو حیزبەکان دروستکراوی دەستی داگیرکەرانن چونکە داگیرکەران یارمەتیان داون لە ڕووی ئابووریەوە لە ڕووی چەک و تەقەمەنیەوە لە ڕووی جێگا و ڕێگاوە بوونە ئەو حیزبەی کە ئێستا هەن. اینجا داگیرکەران مەرجت بۆ دادەنێ دەڵێ تۆ نابێ بە هیچ شێوەیەک باسی سەربەخۆیی کوردستان بکەی. من برادرێکی دیپلۆماتی ئەمریکی بۆی گێڕامەوە
گوتی حکوومەتی تورکیا بنووسین لە جەلال تاڵەبانی وەرگرتووە بنووسین پێی گوتوە دەبێت جەلال تاڵەبانی ئەتۆ بۆمان بنووسی کاتێکی کە ئێمە یارمەتی دەدەین تۆ بە هیچ شێوەیەک نابێ داوای سەربەخۆی کوردستان بکەیت. ئەجا لێرەدا داگیرکەرانی کوردستان ئەم حیزبانیان دروست کردووە و داگیرکەرانی کوردستان بەم حیزبانیان گوتووە کە ئێوە نابێ باسی سەربەخۆی کوردستان بکەن. بەڵێ باشم کاکە سەردار تا چ دەرەجە دەستی وڵاتانی دراوسەژی ناو ئەو قەیرانی ئەمڕۆ لە حرێمی کوردستان هەیە بۆ تێکدانی ئەم وەزعی حرێمی کوردستان و کی بە پرسیاری سەرەکیە؟ وەڵا کاکە مەستەفا بە بۆچوونی من لە پێش هەموو کەسێکیدا مەسعود بارزانی بەرپرسیارە لە دوای جەلال تاڵەبانی بەرپرسیارە اینجا دێتەوە سەر سەردانی هەموو حیزبەکان دێتە سەر ئەندامی مەکتەبی سیاسی هەموو حیزبەکان اینجا دەمێنێتەوە چواردەورەکە چواردەور شتی باشیان بۆ کورد ناوێ بۆ خۆیان هەموو شتێکیان هەیە کاکە تەنها چواردەور هەوڵی لە ناوچوونی کورد دەدا تۆ چاوەڕ لە باکووری کوردستان کە ئێستا ئۆردوگان شەڕی لەگەڵ میلەتی کوردە شەڕی لەگەڵ پێکاکە نییە کاتێک کە حکوومەتێک تارە هەڵدەستێنێ ناو شارەکەی خۆی تارە بە تارە قەسر دەکە بە مانای شەڕی لەگەڵ میلەتەکەیە چاوەڕ لە ڕۆژئاوای کوردستان بکە لە ڕۆژئاوای کوردستان عەرەب بەجارێک هەستاوەتە سەرپێ لەژێر پەردەی ئیسلامیدا دەیەوێت تۆ لەسەر خاک بسڕێتەوە اینجا تەماشا ڕۆژهەڵاتی کوردستان بکە دووبارە هەرعەینی شت لە ڕۆژهەڵاتی کوردستان نوقە لە میلەتی کورد بڕاوە ڕۆژانە خێنکاندن بەردەوامە ڕاکردن بەردەوامە لە خواروی کوردستان دزی و گەندەڵی گەورەترین لە بۆردومانی تیارە خراپترە ئەلبەتە من پێم وایە وەکو پێشتر بۆم باس کردی شەڕی سوننە و شیعە گەورەتر دەبێت ئێستاش و بەردەوامتر دەبێت بەڕاستی ئەگەر کورد بەخەبەر نەیە کورد گەورەترین زەرمەندی ئەو بارودۆخە دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵێ کاکە سەردار ئەم بارودۆخی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا و عێراق و شەڕی لە دژ داعش تا چ دەرەجەوەی تەئسیری خۆ هەبە لە ئایندەی گەلێ کورد لە ئایندەی کوردستان و پێویستە کورد چی بکەن بۆ پاراستنی مافی خۆی و خاکی خۆ؟ کاکە مستەفا بە بۆچوونی من هەر یەک لە حکوومەتەکانی کە کوردستانیان داگیر کردووە کە ئێرانە کە تورکیایە کە عێراقە کە سووریا هەوڵ دەدەن شەڕی سوننە و شیعەکە لە خۆیان دوور بخەنەوە و تاکە جێگایەکیش کە بەکاری بهێنن کورد و کوردستانەکەیە دەیانەوێت شەڕەکە بە مل کوردەکەدا بدەن و لە ناو کوردستانەکەدا بیکەن. بە بۆچوونی من کاکە دووبارە جارێکی دێڵێمەوە کاکە مەستەفا سەرکردایەتی تێکڕای ئەو حیزبە کوردیانە دۆڕاون سەرکەوتوونین لە چارەسەری سیاسی سەرکەوتوونین لە چارەسەری ئابووری سەرکەوتوونین لە چارەسەری کۆمەڵایەتی دەبێ هێزێکی تازەی نەتەوەیی بە پەرۆژ بێتەکایەوە هێزێک کە بەڕاستی بە پەرۆژ بێ بۆ میلەتەکەی بۆ خاک و نیشتیمانەکەی خۆی ئەو هێزە دەتوانێ نەهێڵێ ئاگرەکە بکەوێتە کوردستان و بارودۆخی کوردەکە بەرەو پێش بڕوە ئەگەر ئەو هێزە دروست نەبێ کاکە مستەفا بەدبەختێکی یەکجار گەورە بۆ کورد بەڕێوەیە. کاکە سەردار من ئاخر پرسیار لە جنابتان ناکەم دەرباری نێزیکبوونی لە نێوان ئیران و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا و ڕاکردنی سزای ئابووری سەر ئیران و پەیوەندی لە نێوان ئیران و ئەو وڵاتان کە تەقالبێکین و ئەم نێزیکبوون وێ تا چ دەرەجە گوهێرانکاری لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بکەن؟ مە بۆچوونی من کاکە مستەفا ئەوە دروستکردنی بەڵانسە لە بینی سوننە و شیعەدا دروستکردنی بەڵانسە مەسەلا نابێ تۆ ئەوە لەبیر بچێ سوننەکان لەو بینی پێشودا کۆنفرانسێکی 50 دەوڵەتیان دروست کرد بە ئابووری بە قووەتەوە بە چەک و لەشکرێکی زۆرەوە لێرەدا شیعەکان لاواز دەبن بەرامبەر بە ئەوە اینجا دەبێت تۆ بەڵانسێکی بۆ دروستکەی کە شیعەکان هەڵبستێنیەوە لابرنی بەشێک لە گەمارۆکان لەسەر ئێران لێرەدا
شیعە بەهێز دەبێتەوە دێتە سەر بەڵانسەکەی سوننەکان. من پێم وایە لە ڕوویەکەوە بە قازانجی ئێران تەواو بوو، لە ڕوویەکیشەوە بە زەرەر تەواو بوو. ئەوەی کە دەڵێن بە قازانجی ئێران تەواو بوو ئابوووریەکی باشی دەست دەکەوێت و دەتوانێت کۆمەڵێک شت بکرە و بفرۆشێ. ئەوەی کە بە زەرەر ریشی تەواو بوو گەورەبوونی شەڕەکە دەبێ لە شەڕی کلاشنکۆفەوە بۆ شەڕی موشک و تەیارە. وەکو پێشتر پێم گوتووی دەبێت دووکەڵ لە ڕیاض و لە کوێت و لە عێراق و لە تاران و لە ئەنقەرە و لە هەمووی بێتەوە هەڵبست وە واشی لێ دێ. سیاست مەداری کورد بەرێز سەردار پشتەری ژ لەندەن ئێمە زۆر زۆر سپاسیش نابتاکن لە ئەم گوت و بێ سپاس بۆ کاتیش نابتان سەرکەوتنی بۆ تا داخواستکن کاکە سەردار ئەگەر دوای بکورتی حەزێکی شتێکی تر بڵێ فەرموو. ئێمەش ڕێز و سڵاومان هەیە. ئێمە بە پەرۆشین کاکە مستەفا ڕۆژانە دەیان تەلەفۆن و هاوارمان بۆ دێ لە کوردستانەوە بۆ ئەو کەسانێت کە هیچیان نییە داوا لە دەسەڵاتی کوردی دەکەم بەخۆی دابچێتەوە گوێ لە بانگەوازەکانمان بگرێن. ڕێز و سڵاو بۆ هەموو لایەک و زۆر سوپاسی ئێوەش دەکەین. گۆدان بریز و گۆدارە پەیوینە تەڤ سیاست ماداری کورد بەرێز سەردار پشتەری کرد و ئەوژ لەندەنێ تەڤنە بۆ سەرخەتە تەلەفۆن داشنی و کوردستان. کوردستان خۆشم